بەم ڕۆژگارە نیعمەتەکانی خوا بەسەر ئێمەیە دابارەیە بەم ڕۆژگارە پۆخڵەواتی گوناحی ئێمەش بۆ لای پەروەردگارمان سەرەکەوێ کەچی خوای گەورە هەر بە ڕەحم و بە حیلمە لەگەڵمانە بەم ڕەحمانی و ڕەحیمەتی خۆی کە جارێکە دووبارەیە کاتەوە ئەفەرمێ الحەمدولillah رب العالمین بۆ جارێکەش ئەفەرمێ الرحمن الرحیم بەم ڕەحمانێتی و ڕەحیمەی خۆیەتی کە پەروەردگارێتی ئەم هەموو جیهانانە ئەکا پێکەوە ئەگەر ڕەحمەتی خوای لەگەڵان نەبێ ئەگەر غەضەب و قین و تووڕەیی خوای لەگەڵا بێ ئەبوایە لەگەڵ کولی گوناحێکە ئێمەی لەناو بردایە زۆر کەسەیە پرسیارەکە زۆر جاڵە باشە خواگیان بە قوربانی مە هەموو گوناحە ئەکرێ باشە خوا بۆ قبوڵی ئەکات ئەم هەموو زوڵمە ئەکرێ خوای گەورە بۆ قبوڵی ئەکات خوای گەورە زۆر بەڕەحمە ئەگەر هاتات و کولیەکێ لە ئێمە گوناحێکی بکردایە خوای گەورە یەکسەر بیکردایە بە قەرە بروت و بیسووتانایە بە ڕۆژێ مەخلوق لەم سەر ئەرزەیە نامە حیکمەت لە دروستبوونی مەخلوقات نامە بە ڕەحمەتی خۆی ئێمەی دروست کردووە هەموو ئەسبابی ژیانی بۆ خوڵقاندوین ئەم زەوی ئێمەی لەسەرین ئەگەر تۆزێکی تر چەند کیلۆمەتری کە لە خۆر و نزیک بووە هەمومانە بووین بە قەرەبروت و ئەسووتین ئاوی بەحرەکان هەنا بۆی بوو بە هەڵم تۆزێکی تر دوورتر بووە چەند کیلۆمەتر لە خۆرەوە هەرچی ئاوی بەحرەکان هەبوو بە بەسەڵک و ژیان لەسەر زەویان نابوو ئەو هێز و جاذبەی کە داوێتی ئەو قەباری کە داوێتی بە زەوی ئەگەر تۆزێک گەورەتر بووە قەباری کێشکردنەکەی زیاتر بووە یەک پەرداغ ئاو ئەبوو بە 100 کیلۆ کەس نەیەتوانی بەرزی کاتەوە بیبا بۆ دەمی ئەگەر کەمێک بچووکتر بووایە و جاذبێتەکەی کەمتر بووایە هەر هەمووان بە ئاسمان و ئەسوڕین و کەس قاچی لەسەر زەوی ناوەسا و خۆمان بۆ ناگیرا تاکو ژیان دروستکەین لەسەر زەوی هەموو شتێکی خوای تەبارەک وتەعالا لەم سەر زەویە بە تەقدیرە وای گونجانۆ کە ئێمە لەسەری بژین و بە کەڵکی ئێمە بێت ئەمەش هەر هەمووی بەچی بە ڕەحمانەتی و بە ڕەحیمەتی خۆیەتی بەو ڕەحمانەتی خۆی تەنانەت چاوی لە کافریش پۆشیوە کافرە بەم ڕۆژگارە غەڵەت بەرامبەر بە خواکە خوای گەورەش ڕست و ڕۆزی بەسەرا ڕێژێ ئاخر کاکە تۆ ئەگەر اعتراف بە خوایەتی خوا ناکەی دەسەر ئەرزی خوا مەژی ئەو هەوای خوا دروستی کردو هەڵی مەمژە و ئاوی خوا دروستی کردو مەی خۆرەوە تۆ تای لەناو نیعمەت و ڕزق و ڕۆزەکانی خوای تەبارەک وتەعالا و هەموو بەدفرمانێکی خوای گەورە ژەکەیت هەر ڕەحمەتی خوایە کە ئەمە قبوڵەکات کەواتە خوا خۆیمان پێ ئەناسێنێ پێمان ئەڵێ الحەمدولillah رب العالمین سپاس و ستایشی ئەو پەروەردگارە و کە پەروەردگاری هەموو جیهانەکانە کە بە ڕەحمانێتی خۆی بە ڕەحیمەتی خۆی هەر هەمووی ڕاگرتووە هەر هەموو شێ ئەبا بەڕێوە سەرپەرشتی هەر هەموو یەکات نظام و قانونی بۆ هەر هەمووی داناوە چاودێری هەر هەموو یەکات ئەسبابی ژیانی بۆ هەر هەمووی دابین کردووە بەڵام لەگەڵەوە شەینجا پێمانە فەرمێ مالکی یەومالدین بەڵام لە بیرتان نەچێ لەگەڵەوەیە کە ڕەحمان و ڕەحیمیشە خاوەنداری ڕۆژی قیامەتیشە ئالێرەوە بیرمانێنێتەوە کە بەس تەنها دنیا نییە بەڵکو جیهانێکی ترمان لە پێشە کە پێڵی یەومالدین یعنی یەومالدەینونە یعنی ئەو ڕۆژەی کەوا محاسەبەی بەندەکانی تیا ئەکرێ ڕۆژێکە کولی زەلامێک کولی مەخلوقێک لەسەر کار و کردەوەکانی محاسەبە ئەکرێ خوای گەورە لە بەرامبەر ئەو ڕەحمەتەی خۆی یە محاسەبە دەکات ئەڵێ چاوم پێ بەخشیت زمانم پێ بەخشیت گوێم پێ بەخشیت عەقڵم پێ بەخشیت جەستەم دایتێت هۆشم دایتێ ئیدراکم دایتێ فکرم دایتێ بە ڕەحمەتی خۆم ژیانم بۆ مفەخر کردی هەموو شتێکم بۆ دابین کردی ئەوەی پێداویستی ژیان بوو پێغەمبەرم بۆ نادی ڕێگەی ڕاستم پیشان دای خزم و کەسوکارم پێ بەخشیت تۆم کرد بە گەورە لە دنیاە حتى لە حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوا یەک بەیەک بانبان کاڵێ ئەی فول ها فڵانە هەروەکو بەناوەکە ئەی فول فڵانە کەس وەکو تەصغیرێک بە بچووک سیرکردنێ ئەلەم ئوسەویتکە تۆم نەکرد بە گەورەی هەموو مەخلوقات لەسەر ئەرزا تۆ پاشا نەبووی لەسەر ئەرزا تۆ وەزیر نەبووی تۆ دەسەڵاتدار نەبووی ئەی لەبیر بوو کێ ئەمەی دایتێ سپاسی من کرد لەسەر و نیعمەتانی کە دامیتێ لە دنیایە لەبیرتان نەچێ ڕاستە پەروەردگاری هەموو جیهانەکانە بە ڕەحمەتی خۆی هەموویە با بەڕێوە بەڵام لە بیریشماندا کە یەومالدینیش لە پێشە ڕۆژی قیامەتمان لە پێشەوە ئەو ڕۆژەش بەس خوا مەلیک و پاشا و خاوەندارەتیایە خاوەنداری ئەو ڕۆژە بەس خوایە مەلیکی کە نامێنێت هەرچی مەخلوقاتەکانی ڕۆژی قیامەت کامەی پاشا و دەسەڵاتدار و بەتوانایە لە دنیا ڕۆژی قیامەت ڕوت و قوت سەرپەتی پێپەتی هیچی لەگەڵانێ نەخێڵ نە عەشرەت نە دەسەڵات نە قووەت نە سیلاح بەڕووتی ئەچێتەوە بەردەمی پەروەردگاری خۆی تەنانەت پێغەمبەر سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ بمان باز دەکات دەفەرمێ پیاوە گەورەی وا هەیە لە دنیایە کە هەزار حسابی بۆ ئەکرێ خەڵک لە ترسیا ئەلەرزێت ئەژنۆیان ئەلەرزێنە بەریا زەلامی وا کە تەوزل هەیە کە بەقەی 4 زەلام ئەبێت لە خواردن و لە دەسەڵات و لە قووەتیا خۆی لێ گۆڕا و خۆی لێ بگڕابووە ئەفەرمێ ڕۆژی قیامەت خوای گەورە لەسەر هەیئەی زەر مێلولەی بچووکە ئەفەرمێ وەکو ئەوە زیویە کاتەوە هەرچی خەڵکی مەحشەر هەیە پێێنن بە تەپڵە سەریە لەو ڕۆژەیە مەلیکی ئەو ڕۆژ بەس خوایە مەلیکایەتی نامێنێ
هیچ بەشەرێ نێ لە ساحەی عەرەفاتە لە قیامەتە عەلەمێکی هەبێ و مەنتیقەیەکی بۆ جاکرابێتەوە ئەمە سنووری کاک فڵان و مەسئولیەتی فڵانە کەس و کوێخا فڵان و دەسەڵاتداری ئەو مەلیکی و پاشای ئەوانە نامێنێت لە ئەرزێکی تەختە کە خوای گەورە بە ساهیرە ناوی ئەبا هەر هەمووی ئەو سەر و ئەم سەری وەکو یەک دیارە لە مەوردەیەکی نەرمە کەس عەلەمێکی دیاریکرا و عەلامەتێکی دیاریکراوی نییە مەنتیقەی فڵانە کەس و دەسەڵاتی فڵانە کەس بێ هەمووی بەڕوت و قوتێچێتەوە بەردەمی پەروەردگاری خۆی مالکی یوم الدین لە قیراءەیەکی ترە مەلیکی یوم الدین خاوەنداری ڕۆژی قیامەت و پاشای ڕۆژی قیامەتیشە کەواتە لە بیرمان بێت الحەمدولله رب العالمین الرحمن الرحیم مالکی یوم الدین تا ئێرە سپاس و ستایشی خوا بوو لە فەرمودەیەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبو هورەیرە بۆمانە گێڕێتەوە فەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ذاتی الله بۆمانە گێڕێتەوە فەرمی خوای گەورە فەرمێتی قەسەمت الصلاة بینی و بین عەبدی نصفین ئەفەرمێ نوێژم کردووە بە دوو بەشەوە لە بینی خۆم و لە بینی عەبدەکەمە سوبحانەڵڵا بە فاتیحاڵێ نوێژ هەر ناوی فاتیحەی ناوە نوێژ فنصفها لي ونصفها لعبدي نيوي بو منه ونيوشي بو بندكما بو عبدكما ولعبدي ما سأل عبدكشم داوي تشبكا بيه بخشم إذا قال العبد الحمد لله رب العالمين هج كاتيك هر عبدك هج إيمان داري قوتي الحمد لله رب العالمين سباس بو پروردگاري جيهانيان ريك خواي تبارك وتعالى لسرو هر حو عثمانك يوا لسرو همو مخلوقات يوا جوابي أو عبد أداتوا هەچ کەسێک بی لە هەر شوێنێکی دنیا تۆ بڵێ الحەمدولله رب العالمین خوای گەورە ڕاستە و خۆ جواب بداتەوە چونکە تۆ قسەت لەگەڵ خوایە کرد سپاس و ستایشی ئەو کرد یەکسەرە فەرمێ قال الله حەمەدەنی عەبدی ئەو عەبدەم سپاس و ستایشی منی کرد سپاسی منی کرد فڵانەکە سپاسی منی کرد لە مەجلیسێکی باشتر لەناو کۆمەڵێ مەلایکەتە لەناو کۆمەڵێ لە مەخلوقاتە بەڕێزەکانی خۆیە ئەڵێ ئەزانن فڵانی کوڕی فڵان وتی الحەمدولله رب العالمین سپاسی منی کرد وإذا قال الرحمن الرحيم كاتك جالي الرحمن الرحيم قال الله ديسانو خواي قورا أفرمي مباشر جوابياته أثنى علي عبدي